ڕووپاک ئەحمەد ڕەحمان ناسرا و با ڕووپاک ئەحمەد وەرتی لە ساڵی 1989 لە ڕانیە لەدایک بووە. ئێستا لە هەولێر نیشتەجێیە. پارێزەر و ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بووە. لە ساڵی 2004ەوە پەیوەندی بەکاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی 1. بەکالۆریۆس لە یاسا لە ساڵی 2015. 2. ماستەر لە یاسای گشتی لە ساڵی 2021. ئەو پۆست و بەرپرسیارەتیە حزبیانەی پێشتر هەیبوون. 1. کارگەڕی ناوەندی قوتابیان. 2. کارگەڕی لقی خوشکان. 3. کارگەڕی مەڵبەند. ئەو خول و ڕاهێنانانەی کە بەشداری تیاندا کردووە. 1. بەشداریکردنی لە چەندین خول و کۆنفرانس لە بواریکاری پەرلەمانی. 2. بەشداریکردنی لە چەندین وەڕکشۆپ و کۆنفرانس لە سەر ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. 3. بەشداریکردن لە چەندین خول و کۆنفرانس لە بواری مافەکانی مرۆڤ. 4. بەشداریکردنی لە چەندین خول و کۆنفرانس لە بواری گەنجان و لاوان و مافەکانیان. 5. بەشداریکردنی لە چەندین خول و کۆنفرانس لە ڕێکخراوەکانی NDI, IRI, NED, UN. 6. بەشداریکردنی لە چەندین خول و کۆنفرانس لە بواری هەڵبژاردن. 7. بەشداریکردنی لە چەندین خولی تایبەت بە سەرکردایەتی و ئافرەتی سەرکردە. 8. بەشداریکردنی لە چەندین خول و کۆنفرانسی تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی تونوتیژی دژی ئافرەتان. 9. نوێنەراتیکردنی لیژنەی ڕۆشنبیری و یاسایی لە چەندین کۆنفرانس و وەڕکشۆپ و ئیڤێنت. شارەزایی و لێهاتووی هەیە لە 1. زمانی کوردی. 2. زمانی عەرەبی. چالاکی ڕۆشنبیری و کەلتوری. نووسین بەشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی کۆڕ یاخود وانەوتنەوە. 1. بەشداریکردن لە کۆنگرەی پەرلەمانتارانی عەرەب. 2. نوێنەراتیکردنی لیژنەی یاسایی لە چەندین کۆنفرانس و وەڕکشۆپ و ئیڤێنت. 3. نوێنەراتیکردنی لیژنەی ڕۆشنبیری لە چەندین کۆنفرانس و وەڕکشۆپ و ئیڤێنت. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەران. بە متمانەی ئێوە دەبمە پارێزەری دەنگەکانتان. پارێزگاری لە ڕەوشت و دابوونەریتەکانی کوردەواری دەکەم.